تەمەنی 162 ساڵە و بە کۆنترین کڵێسا لە هەرێمی کوردستاندا دەدرێت. شوێنەکەی دەکەوێتە ناو کۆڵانە پێچاوپێچەکانی گەڕەکی سابوونکەران لە ناوجەرگەی شاری سلێمانی. مێژووی دروستبوونی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1862 کاتێکە وڵاتیان و کاسبکار و بازرگانانی شار بڕیار دەدەن کۆمەک کۆبکەنەوە بۆ بوونیادنانی کڵێساکە. لەنێو ئەو کەسانەشی کە کۆمەک کۆ دەکەنەوە هاوڵاتی مەسیحی و جوولەکە و موسڵمان بوونی دەبێت و بەشێکی سەرەکی پرۆسەکە پێک دەهێنن کە ئامەشخۆی لە خۆیدا بەڵگەیەکی دیار و ئاشکرایە لەسەر هەبوونی گیانی پێکەوە ژیان لە ناو خەڵکی شارەکەدا. کڵێسای مەریەمی پاکیزە یاخود مەریەم عەزرا کڵێسایەکی دێرین و سمبولێکی دیاری مەسیحیەکانی هەرێمی کوردستان و شاری سلێمانیە. ساڵانێکی دوور و درێژە دەیان قەشەی جیاواز لەم کڵێسایەدا کاریان کردووە و ئەرکی سەرپەرشتیکردن و بەڕێوەبردنی شوێنەکەیان پێس پێدراوە. لە ئێستاشدا کڵێساکە لەلایەن قەشەیان سپت زۆڵدەوە بەڕێوە دەبرێت کە لە وڵاتی ئەڵمانیاوە هاتووەتە هەرێمی کوردستان و شاری سلێمانی بە مەبەستی جێبەجێکردنی ئەرکەکەی کە سەرپەرشتیکردن و بەڕێوەبردنی کڵێساکەیە. Well, I'm still very sorry that I didn't learn Sorani Kurdish until now. Yeah, it hangs together with my work. These Christians have been people here in Suleymaniye of the founders of Suleymaniye in 1784, but also people which came new from Iran, from Sanandaj, and in fact the workers of this church, the builders of this church have been most probably workers from Sanandaj, from Sana or in Iran. هەڵبژاردنی ناوی کڵێساکە دەگەڕێتەوە بۆ خۆشەویستیەکی قوڵی مەسیحیەکان بۆ مەریەمی دایکی پێیامبەر عیسا سەلامی خوای لەسەر بێت. بە هەمان شێوە لە وڵاتەکانی عێراق و سووریا و ئیتاڵیاش بە هەمان ناونیشان کڵێسای هاوشێوە بوونی هەیە. دیمەنی دەرە و ناوی کڵێساکە بە شێوەیەکی سەرنجڕاکێش دیزاین کراوە کە شێوازێکی ناوەزە لە دروستکردنیدا بەکارهاتووە و سەرنجی گەشتیاران و سەردانیکەران بەلای خۆیدا ڕادەکێشێت. لە هەمان کاتیشە ئەم دیزاینە ناوازەیە بەدەر نەبووە لە مەترسی ڕووخان و هێرشە سەربازەکانی ناوچەکە، چونکە لە سەروبەندی جەنگی جیهانی یەکەمدا و بە دیاریکراوی لە ساڵی 1924 بەرهێرشە موشەکیەکانی سوپای بەریتانیا دەکەوێت و بەشێکی کڵێساکە دەڕوخێت. There have been two bad moments for this church. The first one was in 1924 when the English, the Royal Air Force, in fact, bombed the Suleymaniye, and the church was in this bombing quite heavily damaged. There have been no loss of life, but for Suleymaniye there have been many houses destroyed. The second was in the 90s, the end of the 90s, I think it was 98, when there was here in the church a fire because of electricity. So there was nobody was really guilty, but there was a problem with electricity, and the church had to be repaired again strongly because of the fire.
ڕووداوانە هەڵمەتێکی گەورە دەست پێ دەکات بە مەبەستی نوێژەنکردنەوەی سەرجەم بەشەکانی کڵێساکە. ئەم نوێژەنکردنەوەیەش دەبێتە هۆی گۆڕانکاریەک لە شێوەی کڵێساکە بەراورد بە دیزاینە کۆنەکەی. کڵێسای مەریەمی پاکیزە بەدەر لەوەی بووەتە ناوەندێکی ئاینی گرنگ، هاوکات دیوێکی جیاوازتریشی لەخۆ گرتووە کە بووەتە فێرگەیەک بۆ ئەو کەسانی بەهرەیەکیان تێدایە و دەیانەوێت گەشەی پێ بدەن. لە ئێستەیە لەم پەرستگایە مانگانە خولی فێربوونی زمان و وێنەکێشان و درومان بۆ فێرخوازان دەکرێتەوە. بە جۆرێک ڕۆژانە هێندەی فێرخوازانی تیا دەبینرێت، پێڕەوکارانی خودی ئاینەکەی تێدا نابینرێت کە ئەمەش بەهۆی چالاکی بەردەوام و گرنگی پێدانیانە بە لێهاتوویەکان. بەڕاستیدا ئامانج لە خولەکانی GL لێرە ئامانجمانەوەی کە فێرخوازان بەشدار بووان فێری زمانی ئینگلیزی ببن یا ئاستی زمانەکان بەرەو پێشتر بڕێت لەوەی کە هەیە. ئێمە لێرە ئەم خولانی ئێمە پرۆگرام و منهەجی ئێمە پەیوەستە بە زانکۆی کامبریجەوە کە ناوی ئەنلیمیتد ئینگلیشە وەکو منهەجەکەمان دیارە بە 6 ئاسمانێ لە ئێستەیە 4 ئاسمان هەیە. فێرخواز سەرەتا تاقیکردنەوەیە کات تاکوزین ئاستەکەی چەنە، پاشان سێمان کۆرس وەرەگرێت بەپێی ئاستەکانی خۆی لە A1 A2 B1 B1+ بۆ P2 زیاتریش. بێگومان دەرزەکان ویانەکان بە شێوەی پراکتیکیە، هەمان شێوە لانی با بڵێن تیۆریشی تایە، listening, speaking, writing and speaking in the same time. لە هەمان کاتا بە هەر چوار لیڤڵەکەمە هەوڵەی گەشەی پێ بێت. Usually, first one or third one or second.